هونەرمەندی دەنگخۆش جەلال نەقشبەندی ئەلبۆمێکی گۆرانی و موزیکی بڵاو کردوێتەوە کە لە دەتراک پێکاتووە و هەروەها پلانیشی هەیە بۆ ئەوەی کە لە ماوەی ئایندەدا یاخود لە داهاتوودا ئەلبۆمێکی تری جیاواز بڵاو بکاتەوە. بێگومان قسە و باس ئەەکەم لەسەر ئەم ئەلبۆمەی و هەروەها کاری داهاتووی قسە لەگەڵ زۆر بەڕێز جەلال نەقشبەندی کە ڕاستەوخۆ لە سویدەوە لەگەڵمە. کاک جەلال سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەم کاتەوە باش ساوڕێز بۆ ئێوە خۆشەویستەوە بینەرانی خۆشەویستی کورتسات بە تایبەتی کورتسات مەگەزین هیوادارم هاچوویەکەم ساوسڵام نەبێت. زۆر سپاس. کاک جەلال بێگومان قسە و باسی زیاتر لە سەر وردەکاریەکانی ئەم ئالبۆمەت و هەروەها کارەکانی داهاتووش دەکەین، بەڵام ئێستا بەشێک لە میوزیک ڤیدیۆکەت یاخود بەشێک لە ڤیدیۆ کلیپەکەت کە یەکێکە لە بەرهەمە نوێیەکانت ئامادەیە سەیرەکەین و ئەگەڕێینەوە. فەرمووی. جوان و چند رنگینم زیدی آوات و اوینم دیمنی سوزی بناری بهشتی سر روی زمینم ای آواتی نمیجینم به هیوای تو دلبتینم توی امیدی دلو جانه خوشم اوی نیستی مانه توی امیدی دلو جانه خوشم اوی نیستی مانه کاک جەلال ئەگەر باسێکی ئەلبۆمەکەم بۆ بکەی، من ئاماژەم بۆ کرد کە لە دەتراک پێکاتوە، بەڵام ئاوازەکانی ناو ئەلبۆمەکەت هیچێن و هەروەها ئەو ئامێرانی کە بەکار هاتوون لە ناو بەرهەمەکانتدا. ئەگەر ئاماژەیەک بە کۆی گشتی ئەلبۆمەکە بکەی. بەڵێ ئەلبۆمەکە تا ئێستا بەڕاست ناوم لێ نەناوە، بەڵام لەوانەیە ناوی نیشتمان زۆر گونجاو بۆ ئەلبۆمە. گۆرانیەکان مێلۆدی هەموو گۆرانیەکان خۆم دامناوە. بەڵێ تێکست یا بڵێن هۆنراوەکانی بەڕێز و خۆشەویست بە ناوی ناسناوی ئاشنا هەڵبەستەکانی نووسی وە دیاری کردووە. ئەرێنج یا بڵێن دابشکردنی موزیک لەلایەن کاک شاهباز شاهینپور بۆ میکس و ماسترینگیش هەر ئەو کردوویە. ئیتر هێندێک ژەنیاری بەڕێز و خۆشەویستە لێرە و دەستخۆشیان لێ دەکەم یارمەکەندام ئەو بەرهەمەمان پێکێنا. هەروەها یەشێک لە گۆرانەکان دەزاراوە کرمانجیش کردومە. بەڵێ کە بەوێوە دەبێتە دەتراک. زۆر باشە. هیوادارم بە زوویی بڵاویکەمەوە بە تۆڕە کۆمەڵایەکان. بەڵێ دەستەکانت خۆش بێ. پێم وابێ لە ناو بەرهەمەکاندا ئەمێرە سونەتیەکان ئامادەیان هەیە، ئەم بیرۆکەیە بۆ چۆن؟ بەڵێ ڕاستە جۆربەشی گۆرانەکان هەمووی ئامێری سونەتیە میلیەکان بەکارم هێناوەیە بەکار هاتوون. لەبەرەوەی ئەحساسێکی خۆشتر و نزیکتری هەیە بۆ گۆرانەکان بۆ مێلۆدیەکان. تەنیا دوو گۆرانی لەوانە کە یەشێک ئەم گۆرانی کە بنێوی نیشتمان پێشکەشم کردن هێندێک بە شێوازی ئۆرکێستراڵە و هێندێک ئامێری سونەتیش هێندێک جار ڕۆڵ دەبینێ. لەگەڵ گۆرانێکشم هەیە بەنێوی یعنی بۆ هەڵەبجە کردومە هەر بە ناوی هەڵەبجە، لەویش بە شێوازێکی ئۆرکێستراڵ و هێندێک ئامێری سونەتیش تێکەڵ. زۆر باشە. پێم خۆشە پرسیاری ئەوە بکەم بۆچی بەشێکی زۆر لە
بەرهەمەکانت با بڵێن ئەمێرە سونێتیەکانی تایە و یەکێک لە بەرهەمەکانیشت بە زاراوەی کرمانجیە و وەکو خۆشت ئاماژەت پێکرد کە ڕەنگە ناوی نیشتیمان ناوێکی شایستە بێ یاخود ناوێکی گونجاو بێت بۆ ئالبۆمەکەت. پێم وابێ با بڵێن ئالبۆمەکەت بەگشتی مۆرکێکی نەتەوەییان پێەیە. بۆچی ینی ئەو مەسجەی کە لە پشتی ئالبۆمەکەی تۆی چییە؟ یەکەم ئەوەی کە بەڕاستی ناوی نیشتمان خۆی لە خۆیدا ناوێکی پیرۆزە لەبەرەوەی ناوی ئالبۆمەکە ناوێن نیشتمان. دوایش ئامێرەکانی سونەتی بەڕاستی هەستێکی تایبەتی هەیە لەگەڵ ناخی مندا زیاتر دەگونجێ. ساڵیانی ساڵێکشەکە من کارم هەر لەو شێوازە کردو، شارەزایەکی باشم لێ پێدا کردو، زۆر لەگەڵ دەنگ و هەست و ئەحساسی من زیاتر دەگونجێ. بەڵام وەکو ئاماژەم پێکرد لەوانەیە لە داهاتووشدا هەندێک کاری تازە تۆمار بکەم بە شێوازی با بڵێن کلاسیک پۆپ کلاسیک، ئەوانیش بەرهەمەکانی داهاتوو پرۆژەی داهاتوون. بەڵام ئیتر گۆڕانکارێک بمەوێ دوای ئەو ئالبۆمە پێک بێنم، هیوادارم ئەویش تەواو بێ و کلیپیان بۆ بکەم و بیدەمە خزمەت دیۆگرانی و لایەنگرانی هونەر و موزیکی کوردی. زۆر باشە. بێگومان تۆ بۆ خۆت چەند ساڵێکە لە دەرەوەی کوردستانی و بێگومان کاریگەری یاخود ئاشنا بوویت بە شێواز و بەو ستایلە جیاواز و زۆرانی کە ئێستا لە جیهاندا هەیە لە با بڵێن لە بواری گۆرانی وتن و لە شێوازەکانی دروستکردنی ڤیدیۆ کلیپ و ئەوانە هیچ کاریگەریکیان هەبووە لەسەر با بڵێن ئەم ئالبۆمەی تۆ یاخود ئەو گۆڕانکاریانە یاخود ئەو کاریگەریانە هەڵگرتۆ بۆ ئەوەی کە لە ئالبۆمی داهاتووتردا زیاتر ڕنگ باتەوە؟ بەڵێ هەوڵەدەم لە ئالبۆمی داهاتوودا لە کارەکانی داهاتوودا زیاتر ڕنگبانەوەی پێ لێ دیاری بکە، زیاتر شێوازێکی بڵێن پۆپ کلاسیک هەم لەگەڵ ڕوح و ڕوحیات و هەستی من دەگونجێ، هەم ئەوەی کە بڕێکی ویستم گۆڕانکاری بکەم لەو شێوازەی کە زۆرتر کارم کردووە، یعنی نزیکی 30 ساڵ زیاتر هەر ئەو شێوازەی سنەتی و فۆلکلۆر یا بڵێن میلین کار کردووە. بتم بە شێوازەش بڕێ گۆڕانکاری پێ بکەم، هیوادارم کە جێگای ڕەزامەندی ڤیدیۆگران ببێ. زۆر باشە. ئەگەر باسێکی ئەو بەرهەمە بکەین کە ئێستا لە ڕێگەی پرۆگرامەکەی ئێمە و بەشێکی یاخود بەشێکیمان بینی، ئەو بەرهەمە ناوی چییە و کاری وێنەگرتنەکەی لەکوێ بووە؟ بەڵێ ئەو گۆرانیە بە ناوی نیشتمان وەکو باسم کرد، دەرهێنەری ئەو ڤیدیۆ کلیپە و مونتاژەکەی کاکسیا مەدەنی کە لێرەوە دەستخۆشی دەکەن، هەر بۆ کارەکانی دیکەش زۆر یارمەتیدا و بەڕاستی زۆر سپاس دەکەن. کامێرامان کاکێ باوان بەرزەنجی کردوێتی، ئیتر لە شاری ستۆکهۆڵم ئەو کلیپەمان دروست کرد. زۆر باشە. لەودا تراکەی کە ئەلبۆمەکەتیان پێکهێناوە، ئەمە تاکە بەرهەمە کە ڤیدیۆ کلیپی بۆ کراوە یاخود بەنیازی لە داهاتووتر کار بۆ بەرهەمەکانی تریش بکەیت؟ بەڵێ ئەوە یەکەم گۆرانیە کە ڤیدیۆ کلیپمان دروست کرد و بەتەواو کارەکانی دیکەش بەم زوانەی هیوادارم کە بارودۆخەکە بگونجێ ڤیدیۆ کلیپ بۆ گۆرانەکانی تریش بکەین. یەکێک لە گۆرانەکانی کە زۆر بەتەمام و پێم خۆشە بە ناوی هەڵەبجە کە بۆ هەڵەبجە شەهید ئەو گۆرانەیم داناوە، ئەویش هیوادارم بۆ زوانە ڤیدیۆ کلیپی بۆ بکەین. زۆر باشە. وەکو خۆت ئاماژەت پێکرد میلۆدی گۆرانیەکان سەرجەمیان بۆ خۆت دادناوە. ئەمە چەندێک گرنگە بۆ هونەرمەندێک کە بۆ خۆی با بڵێن کاری ئاوازدانانەکەی خۆی بۆ خۆی ئەنجام بدات و بۆچی بیرت لەوە نەکردوێتەوە کە ئەم کارە بە هونەرمەندانی تر یاخود کارێکی تێکەڵ بێ لەگەڵ هونەرمەندانی تر؟ بەڵێ وەڵی بەڕاستی من نێزیک ساڵیانی ساڵە کارم کردن لەگەڵ لەسەر موزیکی کوردی
بە گشتی گۆرانیەکانی فۆلکلۆر هەموو کارکرد و جۆبلێ و مەقامەکان بۆ من ئێستا بڕێک هاسانترە لەگەڵ دەنگ و ئەحساسی من لەگەڵ هەستی من زیاتر دەگوێجیکە بۆ خۆم کە گۆرانیەکان دادنێ بێگومان ئەگەر و گۆرانێکی ئاوا بێت کە لەگەڵ دەنگم بگونجێ هونەرمەندانی تر کەسێکی تر پێشنیارم پێ بکە حتمەن دڵفراوانی ئەوە قبولی دەکەن. بەڵێ تێکستی گۆرانیەکان هیچ کام لە تێکستەکان بۆ خۆت نەنووسیوە یاخۆت هەوڵت نەداوە کە لە بەرهەمەکانی داهاتۆ ئاوازی باڵێن میلۆدی کارەکانت بۆ خۆت دایانەنی هەم تێکستەکانیش لەلایەن خۆتەوە بنووسرێنەوە؟ بەڵێ هەندێک جار وام کردو بەڵێ تێکستەکە شەر هۆنراوەکە شەر بۆ خۆم نووسیمە سرودێکم تۆمار کرد مالێک لەوە پێش ئەویش هەم مێلۆدەکەی خۆم بۆ هەم تێکستەکەی و هۆنراوەکەی ئەویش بۆ خۆم زانراوە کە هیوادارم ئەویش بەجێتان بگا بەڵکو توانم ئەویش ڤیدیۆ کلیپ بکەم. ڕاستی کار و مێلۆدی گۆرانی تازم زۆر زۆرە یعنی نێزیکی 100 گۆرانی مەتا ئێستا هەیە هێندێک بە شێوازی فۆلکلۆر یان سنەتی هەندێکیشان وەکو ئاماژە پێکرد جیاوازی پاپ کلاسیک کە هیوادارم کە بخێتە گوێی جۆگرانی خۆشەویست و لایەنگرانی موزیک و هونەری کوردی. زۆر باشە لەو هەموو بەرهەمەی کە ئاماژەت پێکرد کە با بڵێن ئامادەن بۆچی بە شێوەی با بڵێن بەرهەمی تاک با بڵێن بڵاوی بکەیتەوە یاخود بە شێوەی ئالبۆم وەکو ئەم ئالبۆمە بڵاویان بکەیتەوە؟ بەڵێ دەفکردام کە لەمە و دوای و ئالبۆمە بەڵکو بتوانم وەکو سینگڵ یا بە شێوەی تاک بڵاویانکەمەوە لەبەرەوەی هەم کات کەمتر دەبا هەم ئەوەی کە دەستت ئاواڵەتر دەبێت بۆی ڤیدیۆ کلیپی بۆ دروستکەیەوانەوە زووتر بخێتە بڵین بەردەستی و گوێی جۆگرانی خۆشەویست حتمما ئەو کارە دەکەم چون بەڕاستی وەختێکی زۆر دەبا ئەو ئالبۆمە نێزیکی 2 ساڵی گرت دوایش بەهۆی ئەو کۆرۆنا و وەزعیەتی کە هاتە پێشێ هێندەی دیکەی ینی کار کرد بەڵام بێگومان لە داهاتوودا حتمما ئەو کارە دەکەم بۆ کە ڕێک چالاکتر بن لەو بوارەدا. دەستەکانت خۆش بێ بە هیوای کاری باشتر هونەرمەند جەلال نەقشبەندی ڕاستەوخۆ لە وڵاتی سویدەوە لەگەڵم بووی زۆر سوپاس بۆ تۆ.